حکوومەتی عێراق دەستی بە هەوڵێکی دیبلۆماسی فراوان کردووە بۆ دڵنیابوون لە بەردەوامی تێپەڕینی کەشتیە نەوت هەڵگرەکانی لە گەڕووی هورمز بە ئامانجی پاراستنی کەرتی وزە و داهاتی وڵات لە ئاڵۆزی ئەمنیەکانی ناوچەکە. لەو بارەیەوە زەینەب خەزرەجی ئەندامی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد بەغداد دەستی بە گفتوگۆی ڕاستەوخۆ و فەرمی لەگەڵ هەریەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران کردووە. ئەم هەنگاوە دوایەوە دێت گەڕووی هورمز وەک شادەماری استراتیژی بازرگانی وزە لە جیهاندا بە سەردوو ڕێڕەوی سەرەکی ژێر چاودێری هێزەکانی ئەمریکا و ناوچە کاریگەریەکانی ئێراندا دابەش بووە. عێراق لە ڕێگەی ئەم جوڵە دیبلۆماسیەوە دەخوازێت بگاتە ڕێکەوتنێکی گشتگیر و جێگیر کە سەلامەتی گواستنەوەی نەوتەکەی مسۆگەر بکات بە جۆرێک کە تێپەڕینی کەشتیەکان لە هەر ئەگەرێکی تێکچوونی دۆخی ئەمنی ناوچەکەدا ببڕێت و پارێزراو بێت. سەبارەت بە ئاستی هەناردە ئەندامی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد دوای قۆناغێکی سەخت لە پاشەکشە ئێستا هەناردەی نەوتی عێراق گەشەکردنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و بە ڕێژەی لە 60 بەرز بووەتەوە. لە سەرەتای هەڵگیرسانی جەنگ لە کۆتای مانگی شوباتدا ئاستی هەناردەی ڕۆژانە بۆ کەمتر لە 1 ملیۆن بەرمیل کەم بووبووەوە، بەڵام دواتر بۆ 1,500,000 بەرمیل هەڵکشاو. لە ئێستادا قەبارەی هەناردەی نەوت 2 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی تێپەڕاندووە. بە پێی هەڵسەنگاندن و پێشبینیەکانی لیژنەی نەوت و غازیش چاوەڕوان دەکرێت لە مانگەکانی داهاتوودا هەناردەی نەوتی خاوی عێراق بگاتە 3 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئەم زیادبوونە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر بەهێزکردنی داهاتەکانی دەوڵەت و دڵنیابوون لە دابینکردنی بودجەی پێویست بۆ موچەی فەرمانبەران. ئەمەش لە کاتێکدا عێراق بۆ دابینکردنی نزیکەی 90% داهاتە گشتیەکانی بە تەواوی پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێت. بەر لە هەڵگیرسانی گرژیەکان لە کۆتایی مانگی شوباتدا عێراق ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەم دەهێنا، بەڵام ئاستەنگەکانی بەردەم تەنگەی هورمز بووە هۆی پەکەوتنی بەشێکی گەورەی هەناردە و سنووردارکردنی ئاستی بەرهەمهێنان. ئێستا حکوومەتی عێراق لە ڕێگەی ئەم هەوڵە دیبلۆماسیانەوە دەیەوێت ئاسایش یابووری وڵات لە هەر ئەگەرێکی داخستنی گەروەکە بپارێزێت و گەرانتی جێگیری لێشاوی وزە بۆ بازاڕە جیهانیەکان بکات تاوەکو چی دیکە داهاتی وڵات نەکەوێتە ژێر کاریگەری ململانێ سیاسیەکانی ناوچەکەوە.